زۆرە ترسم. ئەردەلان بەکرد ساڵا 1967 لە تاقا خانەقا لە هەولێر جدایک بوو. ji zaroktiya xwe wî hezeka taybet ji bo huneriyê hebû. Di heman demê de temeneke biçûk wî dixwast tevlî pêşmerge bibe. Lê ji ber temenê wî nikarîbû. Ta bû 17 salî ew bi awayekê fermî tevlî pêşmerge bû. Sertapey Kurdistana şûta namerdana Niyazên nemamî Kurd bû belam gel zor azab bû Niyazên nemamî Kurd bû belam gel zor azab bû Niyazên nemamî Kurd bû belam gel zor azab bû Bijî em gela fêrê siyav befr û şerab Bijî em gela. Wî roleka girîng hebû di serketinên pêşmerge di wî demî de. ڕۆژێکیان هاوسێکانمان دراوسێکانمان هی کۆڵان بە چاوی دایکەکانیان بە چاوی گریانەوە دێن لای دایکم گلەیی دەکەن کە گوایە دوانەمەرگ هەر لە منداڵیەوە ئەوانەی بۆ شاخ بردووە. ئەوە من وەکو برایەکی بچووکی بەر لە هونەرە گەورە جوانەکەی زۆر سەرسامم بەو بوێریە. Di heman sala rapherîn Erdelan berê xwe dide welatê Swêd û li welatê Swêd karê xwe yê hunerî dike armanca serekî. Wek tê nasîn Erdelan kesekê pir keyfxweş bû û ji hemî kesan hez dikir. Wî bi riha xwe ya şirîn karî bû cihê xwe di dilê xelkê de çê bike. Erdelan çend caran seredana dengê Amerîka li Washington kir. Canî Dîlan, hunermend û karmendê dengê Amerîka, yek ji hevalên nêzîkî Erdelan bû. Her careke hat pêkevçî bû Meksîk. Lewê li Meksîk welateke zortir li Kurdistana û nizîk e. Li royê dabûnerîtewa, çûyîn li ferhengê latînekanê fêr bûyîn, ramana buwar, ew cûre yadgerane qet li bîr naşinawa. Lê di gel bîranînin xweş, Canî her wisa bîranîneka pir nexweş jî heye di gel hunermendê nemir. Nexweştirîn yadgarî rojek pêşmirdinekê telîfonum boî kir, galtam negeday kir ku hemîşe çunke Erdelan xwe mirovekî êsik sûk bû, zor pêkeva galtama nekir. Dêmir ji galtam negeday kir wî Canî yan berastî barê tenduristiyên zor nexweş e. Her ew zanîn rojê duwam لەم جیهانە ماڵاوەیە کردەوە بەڕاستی دەنگ و باسێکی پەیامێکی زۆر ناخۆش بوو بۆ من. موزیکژن ڕێبین جەمال dibêje ku rehmetî Erdelan taybetmendiyeka xwe hebû û ew diçe rêza hunermendin mezin yên Kurd. Ew hunermende bû ke bە زمانی من نییە هەمومان شانازی پێوە دەکەن. یەک لە هونەرمەندە گەورەکان بوو. زۆرن و هونەرمەندانەی کە ناویان دێت لە هونەری کوردیدا هونەرمەند تایار تۆفیق، عەلی مەردان، ماملێ، ئایشەشان، سێوە، محەممەد عارف جەزیری، سید علی ئەزغەری زۆرن نەو هونەرمەندانە. بەڵام دڵنیام هەردەلانیش یەک لەو هونەرمەندانە و کە چۆڕێزی ئەو هونەرمەندە ئەو کەڵە هونەرمەندانەی کە بوون بە بەردێک لەسەر دروستبوونی بناغەی کوردی. Bistiranên xwe yên pir bihest. Erdelan karî bû ji mareka mezin ya hezkirin dengê xwe kom bike çi bistiranên kêfê, xemgînî, eşqê û her wisa heyranên hewlêrî. گۆدەناو قسەرا گەڕامەوە سەلامم لە یارا کرد سەلامانی جواب نەدامەوە گوتم مارۆرانەوە لەوە ئێز
جیاوازی گۆتی لاوە کە چندۆ برم بابێ من ئەمن دایتە پیرە اختیارە لە بۆ مارە دنیاە پیرە اختیارە شەوێ نزانی بم گەوزینی وەچسی مرغێ خۆ بە سەدادینی گەلۆ چ جیاوازی هەیە دناوبەرا ئەردەلان و هونەرمەندندیên کورد کو دهێلە تانها خەلک گوهداریە سترانن وی بکەن. ئەردەلان و هونەرمەندەکانی تر ئەوە بوو کە هونەرمەند جگەلەوەی کە هەڵوێستی جوانی مرۆڤانەی هونەریانەی سیاسیانەی ئەدەبیانەی ڕۆشنبیرانەی جیاوازی لە هونەرمەندەکانی تر هەبوو ئەوە بوو کە بەڕاستی ڕاشکاوانە لەگەڵ هەموو شتەکانی ڕاشکاوانە بوو و ڕاستەوخۆ ڕازگۆیانە قسەی دەکرد چونکە دەیزانی کە قسە لە سیاسیەکان کەمتر وەردەگیرەوە کۆی کە لە هونەرمەندێک وەربگیرێ بۆیە ئەو ڕاستەوخۆ لە نزیکەوە هەموو پەیامەکانی دەگەیان بە گوێگرانی خۆی و ئەزیزانی خۆی. ئەردەلان ڕۆڵەکە پرگرنگ هەبوو دە سەرکەفتنا ژمارەکە مەزنیا هونەرمەندن کورد و هەردەم هانداناوان دەکرد دە بوارێ هونەریدا. هونەرمەند ئومێد دەبێژە ئەردەلان هەر تم دەخواست هونەرمەند لە دەوروبەری وی بن و بە هەڤرا ئاهەنگا لە ئەوروپا بڕێڤە ببن. ئەوەی کە قەت لە یادی ناکەم یان لە یادم ناچێ ئەو بوو کە ساڵی 2009 یەکەم دیدارمان بوو لە ستۆکۆڵم یەکمان بینی ڕاستەوخۆ کاکەردەلان داوای پاسەپۆرتەکەی لە من کرد جار بوو بۆ ئەوەی بوو کە پاسەپۆرتەکەم لێ بشاتەوە یاخود لێم بدڕێنی تاکو نەتوانم بگەڕێمەوە کوردستان سەفەر بکەم بۆ کوردستان. گۆران بەکر دەبێژە کو برایەوی گەلک هانداناوی کرد داکو دکارێ خویە هونەری بەردەوام بە. لەبیرمە سەفەری یەکەمی بۆ کوردستان ساڵی 1993 سایزەرێکی بۆ هێنان بە دیاری ئەوە یەکەم دیاری و جوانترین دیاری جوانەمەرگ بوو کیبۆردێکی بۆ هێنا ئەوە یەک لە دیاریە هەرە بە نرخەکان و هەرە جوانەکان بوو بەڵە ڕاستەوخۆ دەوری هەبووە لە پشتی منەوە بووە هانی داوم. دهێ مەها ساڵا 2009 di temenê 42 salî de Erdelan Bekir li Stockholm jiyana xwe ji dest dide. Termêwî ji Swêd diçe hewlêr. Jimareka mezin ya kesûkaran û hezkirin wî kom dibin da ku xatira xwe ji xweştiviyê xwe bixwazin. Li dîvdaxwaziya wî termêwî tê gerandin dora hewlêrê û her wesa li hewlêrê tê bin axkirin. Erdelan Bekir yek ji hunermendin Kurd e ku tanha stranên wî di nav gelê Kurd zindîn e. وەکو ez û hemû hezkirin hunermendên nemir bawer dikin di nav hunera Kurdî de Erdelan Bekir qet dubare nabît. Ravîn Doskî, Dengê Amerîka.